بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم خی پروردگار دەرفەتی پێبەخشیم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد ببمەوە. لەم بەرنمێشدا بێگومان میوانداری دوو نوێنەری دیکەی کۆمەڵی ئیسلامی مان کردووە کە کۆمەڵ نردوونی بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی. ئەوانی ژەریەک لە دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ، هەروەها سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە لە فراکسیۆنی کۆمەڵ. سەرەتا سوپاس ئێوەکەم کە دەرفەتان پێبەخشین لەم ئەڵلقەی بەرنامەکەی ئامادەبوون. بە پێشەوەی بسمە و پرسیارەکانەوە لای خەڵکی زۆر ڕوونە لەبەرەوەی ئێوە زۆر لەسەر شاشە دەرەکەون، بەڵام هەروەکو عورفی پرسیارەوە بۆ دۆکمنتیش بەرنامێنێتەوە. با لەوە دەست پێ بکەین بزانین دکتۆر جگەلەوەی ئەندامی پەرلەمانی بێگومان ئەندامی پەرلەمان لە کۆمەڵێک لیژانە هەم ئەندامە هەم بەرپرسە هەم جێگرە هەم بڕیاردەرە. بزانین جەنابەت لە چه لیژنەیەکی لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سڵاو لەسەر ڕوحی پاکی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه و آله وسلم. سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و سپاس بۆ بینەرانی ئەزیز و زێدە خۆشەویست. من لە پەرلەمانی کوردستان دیارە هەر ئەندامێکی پەرلەمان بە پێی پێڕۆ پرۆگرامی پەرلەمان ئەتوانێت تەنها لە دوو لیژنە ئەندام بێت بەو پێیەکە و ئەتوانێت لە کەمتر لە لیژنەیەکی ینی ئەتوانێت لە یەک لیژنە شەهر ئەندامێ نەچێتە دوو لیژنە. بەس من لە دوو لیژنە ئەندامم لە لیژنەی پێشمەرگە و شەهیدان و زیندانیانی سیاسی لەوێ ئەندامم بەڵێ بەس ئەندامم لە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیش جێگری سەرۆکی لیژنەکە. زۆر باشە. کاک سۆران بنە لای بەڕێزت جەنابێت جگەل لە ئەندام پەرلەمانی لە چ لیژنەیەکی دووە پۆستت لە لیژنەکانی پەرلەمانی کوردستان هەچیە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان من فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەک سەرۆک لیژنەی بەرکەوتووە. برایان و خوشکان سوپاسیانەکەمە و ئەرکو ئەمانەتیان بە من سپارد کە سەرۆکی ئەو لیژنەیە بم. ئەویش لیژنەی مافەکانی مرۆڤە. دیارە هیچ کەس داوای ئەو لیژنەیە نەکرد لە کاتێکا کە لیژنەکانی پەرلەمان دابەشکرا. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چاومان لەسەری بوو و داواشمان کرد و هەروەها ئەندامم لە لیژنەی دارایی و ئابووری و وەبەرهێنان. زۆر باشە. دکتۆر بابینە سەر دامەزراوەی پەرلەمان. دامەزراوەی پەرلەمان یان سیستەمی پەرلەمانی لە هەر وڵاتێک هەر هەرێمێک بزانین گرنگی و ڕۆڵ و بایەخی چییە، بزانین بوون و نەبوونی پەرلەمان لە وڵاتێکە لە هەرێمێکە لە سیستەمێکی حکومڕانیە چییە؟ یعنی بۆ نمونە پەرلەمان ئەتوانێت چی بۆ خەڵک بە شێوازێکی گشتی بکات؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا من پرسیارێکی زۆر گرنگە، چونکە لەوانەیە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی خۆشەویست تاوکو ئێساشی لەگەڵا بێت لەبەرەوە لەوانەیە متابعەیان کەمتر بێ یان ئیحتیمامیان لاواز بووە لەو بواران نازان گرنگی پەرلەمان. خۆی تۆ ئەگەر بتەوێت گرنگی هەر مؤسسەیەک و دەستگایەک بزانی ئەبێ بگەڕێتەوە بۆ ئیشەکانی، بۆ کارەکانی، بۆ سەلاحیەتەکانی ئەو کاتە ڕاستەوخۆ یەکسەر ئەزانی گرنگیەکەی چەندێک. طبعاً پەرلەمان لە هەرێمی کوردستانی خۆمانە لەسەر سێ کۆڵەکەی گرنگ ینی سێ ڕەکیزەی گرنگ کار ئەکات. کۆڵەکەی یەکەم و ڕەکیزە یەکەم کە ینی زۆر ئیشی لەسەر ئەکات و کاری خۆیەتی بریتە لە تەقنین، بریتە لە یاسا دەرکردن و هەروەها بریتە لە بڕیار دەرکردن و هەروەها کاری دووەم و گرنگی بریتە لە وێڕای ئەوەی کە متمانە ئەدا بە ئەنجومەنی وەزیران، دوا ئەوە کە متمانەی پێ ئەدا متابعەی ئیشەکانیان ئەکا و ئەو بەرنامەیە کە ئەنجومەنی وەزیران و حکوومەت دەیهێنێ لە پەرلەمانە ئەی خوێنێتەوە کە ماوەی ئەو 4 ساڵە کاری لەسەر بکە، پەرلەمان ئەبێ دوا ئەوە متابعەی وردیان کە و لێپێچینەوەیان لەگەڵا بکات. هەروەها متابعەی ئەو یاسانی کە خۆشی دەری کردوون. طبعا متابعەی ئەو یاسان پرۆژە یاسانە کە دوای ئەبنە یاسا و ئەو پرۆژە بڕیارانەی کە دوای ئەبنە بڕیار طبعا بە هەمان شێوە ئەنێرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ تەنفیزکردنی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمان متابعەی وردیانەکەن بزان تاکو چەند جێبەجێ کراون و ئایا ئەگەر جێبەجێ نەکراون هۆکارەکانی چی. کارێکی گرنگی تری ئەوەیە کە تەصدیقی بودجێ واتە ئەو داهاتەی کە ئەو هەرێمە هەیەی هەرێمی کوردستان بۆ نمونە هەیەی
هەموو داهات چی خارجی چی داخلی کە دێتە پێشەوە ئەو پرۆژەیە کە وەزارەتی دارایی پێشکەشێکا بۆ ئەنجومەنی وەزیران دوای ئەنێردرێتە پەرلەمان بۆ ئەوەی کە بزانرێ ئایا ئەم حکوومەتە ئەوێت چی بکە بەم داهاتە پرۆژەکانی چییە ئەوێت چ بوارێک بەرەو پێش بەرێت پەرلەمانی کوردستان توێژینەوەی باشی لەسەر ئەکاوە دوایی زیاد و کەمی لێ ئەکاوە دوجار تەصدیقی باشە کابێ بە من هەر بەم سێخاڵی کە خۆ دوتت بەو سێخاڵە پرسیارێ لێ بکەم هەم لە یاسادانان هەم لە چاودێری هەم لە بودجە ئێوە لەم خولەی پەرلەمانە چیتان کرد خۆی لە ڕاستیدا بەعام باسەکەم هەموو پەرلەمان خۆی لە ڕاستیدا ئەمەی کە عەرزم کردی ئەمە ئیشەکانی پەرلەمانن بەڵام ئەبێ ئێمە هەمیشە ئەو حەقی من ئەمەوە تاریخ ئەو قسەیەکە ئێمە ئەبێ کاتێکە باسی کارەکانی پەرلەمانەکەین ئەمە حاڵەتە طبیعیەکەیەتی کە باسیەکەین واتە ئەگەر لە وڵاتێکە لە هەرێمێکە پەرلەمان بەهای هەبێ پەرلەمان وەزنی هەبێ پەرلەمان ڕێزی هەبێ قسەی بیستراو بێت فەرمانەکانی جێبەجێ کراو بێت هەیبەتی ما بێت بەهای ما بێت وەزنی ما بێت گرنگترین موسسەیە ئەمانی باست کرد لە ئەمانی باسیکردن ئەبێ لە وڵاتێکە لە مەملەکەتێکە لە هەرێمێکە لە وڵاتێکە کە بەهای هەبێ پەرلەمان ڕێزی هەبێت بەڵام بۆی ڕای گشتیش بزانێ و بینەرانی بەڕێزیش بزان و جەنابەت پەرلەمان لە کوردستانە هیچ بەهایەکی نییە لە لای یەکێتی و پارتی هەڵبەتە بۆی ئەڵێم یەکێتی و پارتی چونکە ئەوان زیاد لە ڕوبع قەرنێک کە حکومەکەن لە کوردستانە پەرلەمانیان هەیە ئەوان دەسەڵاتیان بەدەستە ئەوان پەرلەمانێکیان دا نەمەزراندووە و پەرلەمانێکیان ناوێت کە بەو کارانە هەڵسێت ئەوان پەرلەمانێکیان ئەوێت بەدید و بۆچوونی من و هەروایشە ئەمریکی واقعیە پەرلەمانێکیان هەیە وەکو ئارایشگایەک وەکو ساڵۆنێک لەوێ بڕیاری چاک یاسای جوان کە بۆ بەرژەوەندی گیرفانی بەرپرسان کە بۆ بەرژەوەندی باڵای بەتابەت ئەو دوو حیزبێک کە لە کوردستانە دەست هەژمونیان هەبووە بەسەر هەموو مؤسسەکانەوە بەتابەتی بەسەر پەرلەمانە لەوێ لەو ساڵۆنە بڕیاری باش ینی جوان بکرێ برازێنرێتەوە و لە مەسلحەت و بەرژەوەندی ئەوان و حیزبەکانیان و حتا ئەتوانم بڵێم لەناو حیزبەکانیشانە ئەشخاصێک وەچەند بنەماڵەیەک بڕیارەکان دەربکرێ و ئیتر ئاو بێن و دەست بشۆ بەیەک جەرجوان بەرەوە پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردووە بەتایبەت لەم خولەی ئێوەیە لە کوام بەرایانە بووە لەو بەرایانە بووە کە فعلەن ئەو سێخاڵی کە سیارکەی هەیەی ئەوە بکات یان لەوەیانە بووە کە ئەوەی دەسەڵات ئێوێ من بەڕاستی ناتوانم لێرا بەناوی هەموو پەرلەمانەوە قسە بکەم تێڕوانینی خۆت بە تێڕوانینی خۆم ئەم جارە ئەم خولە لەبەر ئەوە ئەم خولە لە ڕاستیە ئەندامانی پەرلەمان ڕاستەوە خۆ لەلایەن خەڵکەوە دەنجیان پێدرا بوو مەسئولیەتێکی گەورەتر لەسەر شانمان بوو بە حەقیقەت وەکو خولی یەکەم و دووەم و سێم نەبوو کە ئەندامی پەرلەمان بە تەعیندا ئەندا لەلایەن مەکتەب سیاسی و حیزبەکەی خۆیەوە ئێمە ئەم جارە مەسئولیەتی گەورەترمان لەسەر شانم کە خەڵکێک لەوانەیە لە دەری حیزبەکەی خۆشمان دەنجی پێداوین چاڕوان ئەو کە ئێمە ئیشی بۆ بکەین کاری بۆ بکەین متابعی ئیشەکانی بکەین ئەم جارە بە کورتی پەرلەمان لە ئاست ئەو ئەدای خۆیان بوویان نە پەرلەمان ئەیویست لە ئاست ئەو ئەدایە بێت ئەو ئەیویست لەو ماوەیشە کە کارمان کرد بەڕاستی کاری زۆر باشمان هەر بۆیە ئەم جارە لی ترسان باش ئێمە سەر ئەوەی کە بۆ لی ترسان حەزەریان لێ وەرگرت باش ئێمە سەرەوە کاک سۆران مامۆستا باسی لەوە کرد کە ینی ئەرکە گرنگەکان پایە گرنگەکان کە پەرلەمان ئیشی لەسەرەکە و پەرلەمانتار ئیشی لەسەرەکە ڕوونی کردەوە کە ئەمە بێگومان لەسەر کاغەز نووسراوە بەڵام ئایا تا چەند لەسەر ئەرزی واقع ئەمە جێبەجێکراوە ئەمە خاڵێکی ترە بەڵام منوێ پرسیارێکی تر لە جەناب بکەم پەرلەمان ماوەیەکی دوور و درێژە پەکخراوە ژیان لەم کوردستانەشان نەوەستاوە و ژیانیش ئەڕوا بەڕێوە و حکومەتیش ئەڕوا بەڕێوە تەنانەت بەشێک لە دەسەڵاتداران بانگەشەیەوەکەن کە ئەوە تا ینی شەڕی گەورەترین تیرۆریستی جیهانی ژەکەن و مەبەست نوێ پەرلەمانیە جا ئەم قسەی من ئەمە تعبیری من نییە ئەمە بۆچوونی من نییە قسەی بەشێک لە هاوڵاتیان یا کادری هەندێک لەلایەنە سیاسی و کەسە سیاسیەکان لەسەر شاشەکان بەگوێی خەڵکایەن کەەوە پەرلەمانی شپەکی خرا و ژیانی خەڵکیش ئەڕوا من حەزەکەم تعلیقی تۆ لەو بارەوە بزانم بەڵێ لە ڕاستیە ژیان بەبێ پەرلەمانی شەڕوات حکوومەت و خەڵکیش بەبێ پەرلەمانەژی بەڵام چۆن گوزەران و چۆن ژیانێک حکوومەتێکی ئیفلیج گەندەڵ دز مافیا خەڵکێکی ستەملێکراوی برسی موچە بڕاوی سزادراو
ئەوەی کە جەنابی کاک دکتۆریش باسی کرد ڕۆڵی پەرلەمان بۆ ئەوەیە کە چاودێری حکوومەت بکە و یاسا دەرەکرێ جێبەجێ بکرێ چونکە عیبرەت لە دەرکردنی یاسایە نییە عیبرەت لە جێبەجێکردنەکەیەتی و یاسای زۆر و باش هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام جێبەجێ نەکردنەکەی پاشاگەردانی بەرهەمهێناوە. ئێمە ئەم خولەی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە بوون و نەبوونی پەرلەمان وەک یەک نەبێ و خەڵک کە هاتوۆتە پای ئەم سیستەمی حکومڕانیە هەر 4 ساڵ جارێک نوێنەرانی خۆی هەڵدەبژێرێ دەینێرێتە پەرلەمان بۆ چییە؟ بۆ ئەوەی دەنگیان بگەێنێ نوێنەرایەتیان بکە چونکە ناکرێ هەرکەس داوای هەبوو هەموو ڕۆژێ خەڵک هەمووی بێتە سەرجادە. من بۆیە خەڵک دەنگی پێداوم بۆی داکۆچی لێ بکەم بۆی کە دەنگی بەرزی ئەو بم لە شوێنی بڕیارە لە شوێنی چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردنە. بەڵام هەمومان باشە زانین بۆ نەتان کرد ئەمەتان بۆ خەڵک بۆ نەکرد ئێمە ئەمەمان کردووە. بە نمونە جارە پەرلەمان خۆی کێشەی هەبوو ماوەی ساڵێک و 3 مانگ لیژنەیەک دروست کرا لە هەموو فراکسیۆنەکان من ئەندامی ئەو لیژنەیە بوو مەگنێنەری فراکسیۆنی کۆمەڵ بۆ نووسینەوەی پەیڕەوێکی نوێی پەرلەمانی کوردستان چکەم پەیڕەوەی ساڵی 92 بووە و زۆر ڕێکار هەیە بەرامبەر چاودێری حکوومەت لە لێپرسینەوەی حکوومەتە تایە نییە یاخود لاوازە یا ئالیەتی قورسە. تەجربەی زیاتر لە 20 وڵاتی دنیای پێشکەوتومان هێنا و ئێستا ئامادەیە هەنگاو بنێ بۆ ئەوەی 2 فەسڵیشی پەسەند کراوە لەلایەن پەرلەمانەوە تاکو هەمووی پەسەند کرێگەر بەو پەیڕەوە ناوخۆ نوێیە کار بکەین حکوومەت وەک ئێستا ناتوانێت بژی وە کار بکە ژیانی خەڵک ئاوا لێ بکە. 2 مەهاتین دەستەی دەستپاکی یاساکەیمان چاکرد بۆی حەقی تەحقیق و لێکۆڵینەوە بدەین بە دەستەیە کە لە گەندەڵیە کۆڵێتەوە. چاودێری داراییمان ئەکتیف کرد و سەرۆکەکەی سوێندی خوارد لە بەردەم ئەم خولەی پەرلەمان بۆی کە حکوومەت ساڵانە پارەیەکی خەیاڵی سەرفەکە وردبینی بکرێ و خەلەل و گەندەڵیەکانی دەرکەوێەوە کۆمەڵە دۆسی زۆر دەرکەوی ئەوە بوو کە چاودێری دارایی دعم کرا پشتیوانی کرا بۆی بچێکاری خۆی بکە جگەلەوە داواکاری گشتی بۆی دەسەڵاتی ئەوەی پێی دەوترێ دادوەری لەم دۆخە ڕزگارکەین بڕیار دەرنەکەن و جێبەجێ نەکرێن و هەمیشە هەر فەقیر و بێدەسەڵات نەبرێ بۆ دادگاکان. هاتین یاسای داواکاری گشتیمان دەست بۆ بەرد و لە هەڵبژاردنەکان دەبینین تەزویر دەکرێ و نەتیجەکان دەستکاری دەکرێت. کۆمیسیۆنمان دروست کرد کۆمیسیۆنی سەربەخۆی کوردستان هەرچەنە لەم 5 لایەنەیە بەڵام بنیادێکی باشی بۆ هەڵبژاردنەکانی ئایندە داناوە. هاتین لێرەوە دەستمان پێ کرد دەستگاکانی چاودێری و لێپرسینەوە بەهێزکەین پەرلەمان باشکەین و هەنگاوەکانی تر لە چاودێری حکوومەت بۆ چاکسازیەوەمانە بنین بەڵام کەوتینە ناو دۆخێکی خراپەوە شەڕ لەلایەک و هەوڵدان بۆی بەشە بودجەی هەرێم ببڕێت تاکو ئەوەی پێی دەڵێن سەربەخۆیی فرۆشتنی نەوت ئەمەی لێ بەرهەم بێت. چێ هەوڵیە بەشە بودجەی هەرێم ببڕێمە بەس بەغا هەوڵیدایان پارتی دیموکرات دەفعی ئەوەی کرد کە هات بۆ پەرلەمان ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری سامانە سروشتیان هاوتیان کاکە ئێمە بۆچی چاوەڕێ بکەین بەغدا بودجەمان بەم جۆرە بۆ بنێرێ مان بۆ وتیان ئێمە هەناردەی نەوتمان لە ساڵی 2015 و کۆتایی 2015 گاتە ڕۆژی 1 ملیۆن بەرمیل دەکاتە 2 هێندەی لە 170 با خۆمان بیفرۆشین بۆی ئێستا کاڵێن 5 لایەنەکە هەمویان پێکەوە بڕیاریان داوە و پەرلەمان بڕیاری داوە نەوت سەربەخۆ بفرۆشین بۆ لی پەشیمانن ڕاستە 5 لایەنەکە بڕیارماندا 5 فراکسیۆنەکە بڕیارماندا پشتیوانی فرۆشتنی سەربەخۆیی نەوت بکەین بەڵام بە مەرجیەوەی پارە لە 170 زیاتر بێننەوە نەک بچن بیدزن. ئێمە دەنگمان بە دزینی پارە نەداوە داهاتی نەوت دەنگمان داوە وتوتانە ملیارێک و 200 میلیۆن لە بەغداوە دێت هەموو مانگیە ئێمە زیاتر دێنینەوە ئێستا 300 میلیۆن دۆلارێنەوە. ئەمەمان کرد کاتێک کە ئەمەمان کرد بە نمونە بۆ نەوت
یاسای سندوقی داهاتە نەوتی و گازیەکانمان دروست کرد کە یاسایەکی قورس بوو دوای ململانەیەکی سەخت لەگەڵ فراکسیۆنی پارتی و پارتی دیموکرات ئەمجا توانیمان ئەو یاسایە دەرکەین کە کۆی داهاتی پرۆسە نەوتی و گازیەکان بێتەوە سندوقێک نەچێتە لای وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی حکوومەت بە یەکەوە سەرفیکەن و وەزارەتێک 20 حساب بانقی هەبێ کەس نەزانێت چەنی تایە و چی تایە. بنیادێکی باشمان دانا و سەرەتایەکی باشمان دەست پێ کرد لە کاتێکە دەست بەکاربوونی ئێمە لە 6 یانزەی 2013 هەتاکو 29 چواری 2015 سەرۆکاتی پەرلەمان هەڵنەبژێردرا بە بەهانەی ئەوەی کە حکوومەت هێشتا ڕێکەوتنی لەسەر نەکراوە. سەرەتا 6 مانگ دواکەوت، فەراغێکی گەورە بوو، ئێمە لی بەرپرس نەبووین، لایەنە سیاسیەکان لی بەرپرس بوون و لە پاش ئەوە لە 12ی دەی 2015 ئەفوم کە لە 29 چواری 2014 ئێمە دەستمان بەکار کرد، لە 12ی دەی 2015 پەکخراین، واتە ساڵێک و 6 مانگ پەرلەمان بە فعلی کاری لەسەر مەسەلەی پەکخرانەکە، بەڵام ئێستا کورتەی قسان کۆمەڵگەیەک دەتوانێت ببێ پەرلەمان حکوومەتێک سیستەمێکی سیاسی توانێت ببێ پەرلەمان بژی و بڕوا بە تەندروستی. بەڵێ نەخێر ناتوانێت بژی بەو جۆرەی کە پەرلەمان هەبێ ژیانی ئەو داکۆچی لێکرێ، قوتی ئەو دیفاعی لێکرێ، بەڵام ئەگەر نەبوو دەبینین حکوومەت بڕیاری نایاساییەدا ژیانی خەڵک لەسەر ژیانی خەڵک کارەکە بۆ خراپکردنی باجەکانی لەسەر زیادەکە، قورساییەکانی لەسەر زیادەکان نەکەمیکە. باش دکتۆر، جیاوازیان خولە لە نێوان خولەکانی پێش خۆتان، ئێوە خولی چوارە من 3 خول پێش ئێوە ڕۆشتووە، بە بڕای جەنابەت جیاوازی جەوهەری خاڵی جەوهەری کە ئێوە جیاب بکاتەوە لە خولەکانی پێشووتر، بە بڕای تۆ چی بووە؟ ئەم خولەی پەرلەمان توانیوێتی چی بکە خولەکانی تر بە هەج بیانوێ بێ نەیان توانیوە بیکە؟ بەڵێ خۆی من وەکو پێشتریش عەرزم کردی، ئەوانەی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە نە لە خولەکانی پێشووە و نە لەم خولەیشە نەیانویستوە پەرلەمان بە ئەرکی یاسایی و شەرعی خۆی هەڵسێت، نەیانویستوە پەرلەمان دەوری خۆی ببینێت. بەڕاستی هەمیشە دەستیان لە قوڕگی پەرلەمانە بووە، هەمیشە ویستویانە پەرلەمان دەستەمۆی ئەوان بێت، هەمیشە ویستویانە ئەمان متابعی پەرلەمانکەن و ئەمان ئاگایان لە پەرلەمان بێ و ئەمان بڕیاری بۆ بنێرن بە پێچوان و نەک لە بەرلەمان و بڕیار دەرچی ئەوان جێبەجێ بکەن. بەڵام بەشێک لەلایەنە سیاسیەکان یا سەرکردە سیاسیەکان دکتۆر باز لەوەکەن لەسەر شاشەکان کە دەوترێت لە وڵاتانی ئەوروپیش هەر حیزبەکانن ئاڕاستەی پەرلەمانتار و پەرلەمانەکەن و دوجار ئەوەی حیزبەکانیانێت لە پەرلەمان ئەکرێ بە یاسا، وایە؟ وەڵاهی ئەو قسەیە ینی لە گیرفانی خۆیانە دەرهاتوو بۆ گیرفانی خۆیان ئەگەڕێتەوە، وەک ئەوترێ ئەگەر ئەو قسەیە تەواویش بێ واش بێ بەو جۆرە نییە کە ئەوان لێکدانەوەی بۆ ئەکەن، بەو جۆرە نییە. وەکو وتمان ئەمەی کە حیزبێک پێشنیازی خۆی بنێرێ بە ئەندام پەرلەمانەکانی خۆی بڵێ ئاوها بکەن ئاوها مەکەن، پێشنیازیان باتێ، ئەمە جیاوازە لەوەی کە دەست خاتە قوڕگیانەوە، لەوەی کە ڕەشیان پێ بکا بە سپی و سپیان پێ بکا بە ڕەش. ئەوە جیاوازە کە بە یەک ڕۆژ لەناو پەرلەمانێکە یاسا بهێنرێ، خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ، خوێندنەوەی دووەمی بۆ بدرێ بە لیژنە، راپۆرتی لەسەر بنووسێ هەر یەک ڕۆژ، و هەروەها خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ و دەنگی لەسەر بدرێ و نافیزیش بکرێ بە تەوجیهی حیزب. ئەو جیاوازە بەڕاستی. کەواتە جیاوازی ئەوە لەگەڵ خولەکانی پێشوو چی؟ جیاوازی ئەم خولە بەڕاستی ئەگەر بە تەحدید وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە، ئەم جارە لە ڕاستیدا دەسەڵاتداران زۆر تێڕامان لە پەرلەمان و لە ئەدای ئەندامانی پەرلەمان نەک بە شێوەیەکی گشتیش بە حەقیقەت زانیان بەڕاستی ئەم پەرلەمانە ئەگەر وا بڕوا مەترسیەکی زۆر گەورەیە بۆ کورسی و بۆ گیرفانی ئەوان، هەم بۆ کورسیەکان هەموو گیرفان. ئەنی ئیشەکانی ئێوە لای ئەوان وای لێ خوێنراوە؟ بەڵێ ئیشەکان وای لێ خوێنراوە، بە تایبەتی بە تەحدید ئەگەر بڵێ نوقتە بخەمە سەر پیت و زۆر بەڕاشکاوانە بێڵێم، پارتی دیموکراتی کوردستان ئەم جارە ئەم خولەی پەرلەمانی بە هیچ جۆرە بەدڵ نەبوو. تا چەند لەگەڵەوە بۆچونێ دەوترێت کۆمەڵە ئەندام پەرلەمانی نائەزمونکارە ئەزمونیان نەبووە وە گەنج
و لێرە و لەوێ دەوترێت ڕۆژنامەنووس و میدیاکار چوونەتە پەرلەمان بۆیە پەرلەمان بەم دەردەڕۆشت لە پەرلەمانتاری وڵاتان و تەنانەت لە بەغاکەی لای خۆشمان کەسی یەکەمی حیزبەکان و مەکتەب سیاسیەکان لەوێن ئەم قسەی ڕاستە ئێمە لە هیچ کارێکی خۆمان پەشیمانین کە لە پەرلەمانە کردومانە کاری یاسایی خۆمانمان کردووە کاری شەرعی خۆمانمان کردووە بە ئەرکی سەرشانی خۆمان هەڵساوین و ئێمە بەڕاستی خەڵ دەنگی پێداوین ئێمە پەرلەمان بەچی شەریعەت وەرەگرێت ئەندامی پەرلەمان بەچی شەریعەت وەرەگرێت لەلایەن خەڵکە و دەنگی پێدرێت خۆ خێرەک نییە و گۆشتی قەسابینە و گۆشتی سەدەقە نیە پێمان درابێت و بەڕاستی ئایا بێئەزموونیەکە ئەبێ لە چی ئەبێ لەوانەیە ڕاستکەن بێئەزموونیەکە ئێمە ئەم جارە لەوانەیە لەوا بوو بێکە ڕازی نەبووین شتی ناقانونی و ناشەرعی بسەپێنرێ بەسەرمانە بێئەزموونیەکەمان لەوانەیە لەوا بوو بێت کە ئێمە ئەم جارە دەستمان برد بۆ بابەت گەلێک کە بەڕاستی تەخت و عەرشی دەسەڵاتدارانی وەکو بڵێ خەری و بەچۆکە ئەهێنا باش لەسەر ئەوەی کە دەستان برد بۆ ئەو بابەتە گرنگە من پرسیاری تایبەتمە یەم وڵات کاک سۆران ئەگەر تعقیبت هەبوو لەسەر پرسیارێک هەردووکتان نەتوانن لەسەر پرسیارێکە من کردم ئەوەکی ترتان ئەگەر تعقیبی قسێکی ترەبێت توانی بکە بەڵام من پرسیارێکی ئاڕاستەکرا و ئاڕاستی جەناب دەکەم ئەوەیە کە ئێستا لە ئێستا ئێوەی ئەندام پەرلەمانەکان لە فەراغی پەرلەمانە لە پەکخرانی پەرلەمانە خەریکی چین ینی بەڕاستی خەڵک لێتانە پرسێ ئیشتان چییە یعنی چی ئەکەن بەچیەوە سەرقاڵن خەریکی چین وڵا یەک کۆمنتم هەیە لەسەر هەردوو پرسیارەکەت یەکەم ئەوەی کە گوایە برادێک گوتوێتی لە پەرلەمانی وڵاتان مەکتەب سیاسی و ئەوانە حیزب لەوێ ژووری هەیە ئەمە ڕاست نییە و درۆیەکە بە ناوی ئەو پەرلەمانانەی کە پەرلەمانی وڵاتانی پێشکەوتون هیچ شێوە یەکجارێ هەر ئەم مۆدێلی حیزبایەتی لێرە هەیە لە مەگەل لە یەمەن و لە سووریا مابێ لە دنیای پێشکەوتوو کە پەرلەمانی فعلیان هەیە حیزب لە ناو پەرلەمانە لە دەرەوەی پەرلەمان حیزب مانای نییە حیزب مەشروعێکە بۆ 4 ساڵ خەڵک دەنگی پێئەدا سەرۆک وەزیران سەرۆک پەرلەمان ئەندامی فراکسیۆنەکان تێکەڵن ئەو کەسەی کە دوێنێ سەرۆک وەزیران بۆ ئەمڕۆ لە مەقعدی پەرلەمانتاری لە وڵاتە پێشکەوتوەکان دانیشتۆتەوە سەرۆکی حیزبەکە لەوێیە شتیوان نییە ئەوە بۆی کە کەس بە ناوی پەرلەماناتی پێشکەوتووە ئەو قسە ناڕاستانە نەکا حەقیقەتێک هەیە دەبێ خەڵکی کوردستان بیزانێ ئەویش ئەوەیە پەکخستنی پەرلەمان نەتیجەی فەشەلی پێنجلایەنەکە بوو کە نەیانتوانی لەسەر قەزیەی سەرۆکی هەرێم بگەنە ئەنجام بەلایانی کۆمەڵی ئیسلامیشەوە هەمویان دوایین کۆبوونەوە ئێمە زۆر نایەن هەرچی ئێوێ خۆی پاکاتەوە دێ قسە بە پەرلەمانتارانەڵێ ڕۆژی 19 ئابە و کۆبوونەوە نەکرایەوە نەئەبوو باش کۆبوونەوە کرا دنیا نەڕووخا 19 ئاب بوو واتە چەند 19 2015 ئەی خێرە ئێوە لە 2015 لە شاری جوان فەشەل دێنن لە دوای نۆ کۆبوونەوەی پێنج خۆڵی ئەی بۆ کەس باسی کۆبوونەوە پێنج خۆڵیەکان ناکاکە نۆ کۆبوونەوەیان کرد بۆ فەشەلیان هێنا بەڵام دەوترێت ئەو شەوەی کە بۆ بانی ئەوە کۆبوونەوەیتان کرد بە نوێنەرەتی ئەمریکا و UN و هەر پێنج لایەنەکە حتا شەشی بانی لە کۆبوونەوە بن و تەوسییان ئەوە بوو بۆ ئێوە کە 3 ڕۆژ دوای خەن تەوسیە مەرجینە گوێی لێ بگیرە ئەگەر تەوسیەیە ئەگە بڕیارە دەبوو سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکایەتی پەرلەمان لێ پرسم بۆ مێژوو بڕیار بوو یان تەوسیە بوو هیچ بڕیارێک بە ئێمە نەگەشتووە کە ئەمە بڕیارە بۆتان نییە لەیلابن تەوسیە بووە توانە داواکەین دوای خەن نە ئالیەتی دواخستنەکەیان داناوە نە داواکەیان پێوتوین سەعات 6 بەیانی کە کۆبوونەوەیان تەواو بۆ چوون خەوتون بۆیە بەڕاستی ئەوە فەشەلی ئەوانە کە دوای ئێمە 19 ئاب پەرلەمان پەک نەخراوە 19 12 دەپەک خراوە دوایەوەی ئەوان فەشەل دێنن ئەڵێن ئەچینەوە بۆ پەرلەمان کە فەشەل دێنن لە پێنج کۆبوونەوە نەچینەوە بۆ پەرلەمان پارتیەڵێ دەمن پەرلەمان داخەم بۆی نەچنەوە بۆوێ دەبوو ئەوان دیفاع لەوە بکەن نەک بێن قسە بە پەرلەمانتاران بڵێن ئەمە یەک دوو باشە کاتی بشوە دێمەولات بینەرانی خۆشەویست خزمەت بەردەوامە با میوانداری هەرێک لە بەڕزان دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆماڵ سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی
کۆمەڵ پاش کەمێکی تر ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان، من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت لەم ئەڵلقەیەدا میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان بێگوان هەردووکیان لە فراکسیۆنی کۆمەڵ بزانین لە ماوەی ڕابردوودا چ خزمەت و کارێکیان بۆ هاوڵاتیانی ریمی کوردستان کردو. کاک سۆران پێشنەوڕەکە لێم پرسیت پێش یعنی با بڵین ئێستاکەوە ئەندامی پەرلەمان پەکخراوە ئێستا ئێوە سەرقاڵی چین خەریکی چین؟ تاقیبی دووەمە مابوو ئەگەر ئیجازەم بدەیت. دەوترێ خەڵکێکی بێئەزمون لە پەرلەمانە ڕاستە پەرلەمانتاری بێئەزمون هەیە چکە پەرلەمان کە بێ بە پەرلەمانتار یاخولی پێشۆ بێ پەرلەمان بوو بێ یا هیچ ممارەسەیەکی تر نییە تۆ ممارەسەت میهنەیەک نییە ممارەسەت کردبێ و بچیتەوە خۆناغێکی تر. بەڵام ئەم حیزبانەی هەرێمی کوردستان ئەوەی زۆرترین کورسی هەیە ئەوەشی یەک کورسی هەیە لە ئەساسە بەم دیدگایە تەماشای پەرلەمانەکەن وەک ئۆرگانێکی حیزبەکەیان نەک وەک نوێنەرایەتی میلەتێک. بەبەستەوەی بڵی لە مەکتەب سیاسیەوە بە وەرەقەیەک پرۆژەی بڕیارێکیان بووە نەرن دەوێ بکرێ بە یاسا. ئەوە یەکێکە لە میکانیزمەکان کەوان حەزەکەن وابێ بەڵام مەکتەب سیاسیەکان بە حیزبە کەم کورسیەکانیشەوە خۆیان پێ مهمترە لە پەرلەمان. وەزائیدەن کاتێکیش کە لیستەکە بێ بە نیمچەکراوە بەشێک لەوانە ناتوانن خۆیان بپاڵێون چونکە خەڵک دەنگیان ناداتێ دەنگ نایەنن بۆیە پیان ناخۆشە چالاکوانێک کە دەرکەوتووە لەسەر دیفاع لە مافی خەڵک ڕۆژنامە نووسێک کە لە دەسەڵاتی چوارەم کاری کرۆ بچێتە دەسەڵاتی یەکەم کە یاسادانانە. ئەگەر ئەوان دەیانویست لە سەرەتاوە ئەم وڵاتە بە دامەزراوە بکەن یەکێتی و پارتی بە تایبەت با مام جەلال و کاک مەسعود بەهاتنایەتە پەرلەمان یەکیان بۆیە بە سەرۆکی پەرلەمان یەکیان بۆیە بە سەرۆکی حکوومەت لە دەرەوەی ئەم دوو موەسەسە گەورەیە حیزبیان نەکردایە بە هەموو شتێک بۆیە حیزبە کورسیەکان و سەروی ئەوانیش هەر چاو لە یەکێتی و پارتیەکەن پێیان وایە هەر حیزب مهمترە نەک حکوومەت بۆیە سەرۆکی حیزبێ نابێ بە سەرۆکی حکوومەت ئێستا نابێ بە سەرۆکی پەرلەمان باشترین حاڵەدەوەی مەکتەب سیاسیەکە بێ بە سەرۆکی پەرلەمان یا پۆستانە بێمە سەرۆکی ئێستا ئێمە چیەکەین ئێمە نوێنەری خەڵکین کاتێک کە پارتی دیموکرات بە کودەتا بە هێزی چەک پەرلەمان پەکەخە نایڵێ کۆبوونەوە بکرێ یعنی بێڕێزی بە بەرهەمی خەباتی میلەتێک خوێنی شەهیدانی و ئەزمونێک کە لە پەرلەمانە کۆکراوەتەوە بۆ ئەوی نوێنەرانی خەڵک لێ بن ئەمە تاوانێکی گەورەیە. هیوادارم قەت میلەتی کورد و خەڵکی کوردستان ئەوە لە بیر نەکاکە چەند جار پەرلەمان پەکخراوە چۆن پەکخراوە. ئێمە لە پەکخستنی پەرلەمانەوە لە کاری نوێنەرایەتیە بەزماوین لە کاری چاودێری و یاسادانانە پەکخراوین. چیتان کردو لە کاری نوێنەراوی ئەوەی کە نوێنەری خەڵک بوون؟ ئەوەی پێم کرابێت وەکو ئەندامێکی پەرلەمان کردومە بۆ خەڵکی کوردستان. گلەیەگەیە ئەوترێ لە تورکیا پەرلەمانتار دیفاع لە خەڵکێکە کاکە لەسەر شەقا مەگیرێ بەس ئێوە چاوەڕێیەکەن خەڵک بتان باتەوە بۆ پەرلەمان و دانیشتەکانی پەرلەمان و باوەی ڕابردوو باز لەوە کرا بە خۆپشاندانێک پەرلەمانتاران ببرێنەوە بۆ ئەوێ یعنی بۆ خەڵک ئەمە بۆ ئێوە بکە ئەزانی بە ئەوەش ڕوون بێت کاکدانا ئێمە لەبەر گولا بووین کاتێک کە خۆپشاندەران لە سەید سادق لەسەر جادە بوون بۆی ئەوەی لە تورکیا ڕوویداوە لێرەش ئێمە ممارەسەمان کردووە. من ئەمڕۆکەم بەرنامەی تۆمارەکەین لەسەر جادەوە هاتووم لەگەڵ مامۆستایانە لەگەڵیان بوو و گیراوی خۆپیشاندەرم لە سیارەی هێزانمنیەکان بە زۆر دەرێناوە کە چەکیشیان ڕاکێشاوە لە نێو زیندانە لە شاری هەولێر هاوڵاتیم دەرهێناوە کە لەسەر دەربڕینی ناڕەزایەتی بە مۆبایلەکەی ناڕەزایەتی دەربڕیوە بۆی هەمان شتمان کردووە. بەڵام ئەوە من نیم کە من لە هەولێر هیچ کێشەم نییە دەڕۆم هەولێر دکتۆر دەڕوات دێینەوە ئەوە لایەنە سیاسیەکانت دەبێ هەڵوێستیان ڕوون بێ و وازەح بێ لەسەر پەکخستنی پەرلەمان کە سەری پەرلەمانی کوردستان سەرۆکەکەیەتی مەنع کراوە. چۆن لایەنە سیاسیەکان هەڵوێستیان ڕوون نییە؟ نەک ڕوون نییە هەڵوێستیان نییە لە بەرامبەر پەکخستنی پەرلەمانە. دێم وڵات کاتی باشم پێی دکتۆر با بپرسین
لێرە و لەوێ هەندێک لە ئەندامانی پەرلەمان باز لەوە کەن پەرلەمانکاری نەوەستاوە ئێستا ژەوان لە هەندێک لیژان لە تەلاری پەرلەمان لە شاری هەولێر میوانداری وەزیرەکانەکەن ئیشیانەیە کار و کۆبوونەوەیانە بە لەدەچوونەکەن بەس منە پرسم ئیشکردن لە لیژنایە بەبێ ئەوەی نەتیجەکەی بچێتەوە ناو قاعی پەرلەمان و بۆ دەنگدان هیچ بەرهەمێ بێت لە ڕاستیدا ئێمە خۆی گەورە فەرمی وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم هیچ کارێک بەکەم نازانین بەڵام ئەوەنە هەیە پەرلەمان ئەبێ هەیبەتی هەبێ ئەوجا متابعی هەبێت پەرلەمان ئێستا بۆ نمونە وەزیرێک کاتێک کە تۆ تەلەفۆنێکی بۆ کە یام ئیشی هاوڵاتیەکە یا میشەکە پەیوەندی بە لیژنەکەی خۆتەوە هەیە بە حەقیقەت بە خێری خۆیەتی جواباتەوە یام جواب نەداتەوە ئەگەر جواباتەوە خێری خۆیەکە ئەگەر جواب نەداتەوە من چی لێ بکەم جاران ئەگەر پەرلەمان لە کارا بواە هەیبەتی خۆی هەبواە وەزیر نەیەتوانی وەڵامی ئەندام پەرلەمان نەداتەوە چونکە بەپێی پێڕە و پرۆگرامی پەرلەمان ئەندامی پەرلەمان هەر پرسیارێکی لە هەر وەزیرێک هەبێت بە نووسرا و پرسیارەکەی بۆ ئەنێرێت لە ماوەی قانونی خۆی کە 15 ڕۆژە ئەبێ وەڵام باتەوە وەڵامەکەیشی ئەبێ وەڵامێکی مقنیع بێ و ئێمە پێی مقتەنیع بین وەڵامێکی یاسایی بێ ئەندامی پەرلەمان بەو وەڵامەی کە وەزیرەکە ئەیداتەوە ئەگەر پێی مقتەنیع نەبوو ئەتوانێ ئیستیجوابی بکە بانگێشت ئیستیجوابی بکە بۆ مساعدەکردن و بۆ ئیستیجوابکردن و هەروەها ئەتوانێت داوای سەحبی سیقە بکاتەوە لەو وەزیرە ئیدی ئەو وەزیرە بەڕاستی ئەکەوێتە خۆی ئێستا لەم کاتەدا کە ئەوەی کە جەنابەت فەرموود هەندێک لە لیژنەکان هەندێک سەردانی هەندێک جێگاکەن یان سەردانی هەندێک وەزیرەکەمان یام هەندێک ئیشی و گرفتی هاوڵاتیان هەیە پێم وایە کە زۆر هەموو ئەندامانی پەرلەمان ئەم کارە هەر ئەکەن ئێمە ڕۆژانە کە دێنە حتا نووسینگەی پەرلەمان لە سلێمانی یامەچینە هەولێر یامەر جێگایەکی تر بەردەوامیان بە تەلەفۆن ئیشوکاری هاوڵاتیان ئەکرێت ئێستا من خۆم تاکو ئێسەشی لەگەڵا بێ کەم ڕۆژ هەیە کە ئیشی هاوڵاتیەک دوو هاوڵاتی سێ هاوڵاتی جێبەجێ نەکەم یام ئیشی بە وەزیرێک هەیە یام گرفتێکی هەیە بە حەقەت ناتوانم بڵێم وەزیرەکان بەگشتی بەڵام زۆربەی هەرە زۆریان ئەو احترام و ڕێز و تەقدیرە دائەنێن ئەگەرچی بە شێوەیەکی یاسایی و ڕسمیش کە هەیبەتەکەی نەماوە پەرلەمان بەڵام هەر ئەو علاقەیە هەر ماوە لە بین ئەنی من هەفتەیە لەمەوە پێش بۆ ئیشی کوڕەشەهیدێک لێرەوە لێم داوە پێکەوە لەگەڵ خۆما بە سیارەکەی خۆم لەگەڵ خۆم بردوومە بۆ یەکێک لە وەزارەتەکان لەوێ لە بەردەمی مدیر عامێک هاوەستاوم و ئیشەکەم بۆ جێبەجێ کرد و لەگەڵی ڕۆشتوم کە پێم وایە ئەگەر خۆم نەچوومە لەگەڵێ لەوانەیە بە 4-5 هەفتە ئەسڵ لەوانێ هەرون بووە بەڕاستی هەیبەتی نەماوە باش ئەوەی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەماندایە کە لەوێ ممارەسەی ئەوەندەی ئیش و کارتان کرد پێشەوەی پەکخرێ جەنابە لە دوو لیژنەی پێشمەرگە لیژنەی ئەوقاف ئەو کارانە چین کە شانازیان پێوە کیت کە کردوتن کاری زۆر جەوەرین لەو دوو لیژنەیە بەڵام ینی بە کورتی بۆم باسکردن بەرنامەکە دەرفەتیەوە نیامووی لێرە شتێک عەرزی جەناب بکەم من بەنسبەتی خۆمەوە لە ڕاستی کاتێک کە کاندید بووم بۆ ئەندامی پەرلەمان قسەم زۆر ئەبیستەوە لەلایەن هەندێک خەڵکەوە کە ئەیانوت بۆ نمونە مەلاو پەرلەمان مێزەر و پەرلەمان ڕیش و پەرلەمان محتمل لەوانەیە ئەو بۆچوونە هەندێکی نەک هەمووشی هەندێکی لەوە دروست بووە کە لەوانەیە هەندێک لەو مامۆستا بەڕێزانەی کە پێشتر بوون بە ئەندامی پەرلەمان لەوانەیە خەڵک وا نەکەوت منە پێشچاوی کە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسابن جایتر ئەلغائب عذره معه ئەوە بێ لە خۆیان و پرسێ بەڕاستی من لێرە مافی ئەوم نییە کە جەرح و تعدیلی ئەوان کەمە بێ لە خۆیان و پرسێ ئەوە لە بەرنامەیە کابزانی چی کردو چی نەکردووە بەهەرحاڵ ئەوەی کە گرنگە من ئەم قسانەم ئەبیست کە بەڕاستی من هەر لە سەرتاوە کە دەرچووم بۆ پەربووم بە ئەندامی پەرلەمان برای بەڕێزم کاکسۆران ئەزانێکە زۆر جار پێکەوە باسمانە کرد ئەموت زیاد لە حەد خۆم ماندوو ئەەکەم ینی شەو ئەخەمە سەر ڕۆژ ئەخەمە سەر شەو بۆ ئەوەی کە ئەو بۆچوونە لە زیهنی هەندێک خەڵکا کە دروست بووە بسڕمەوە بەکردار دەچیت کردو بۆ وێنە بە دەگمەن هەرچی جەلسەی پەرلەمان بووە بە دەگمەن لە سەدا یەک ئەگەر من لە جەلسەیە بەشدار نەبووم بە هیچ جۆرە من نەمهێشتووە غایب ببم ئەوەکو جەلسەی گشتی پەرلەمان و پێم وایە لە ناو هۆڵی پەرلەمانیشە هەر پرۆژە یاسایەک هەر پرۆژە بڕیارێک هەر وەزیرێک کە هاتووەتە ناو هۆڵی پەرلەمانەوە هەر بابەتێک کە گفتوگۆی لەسەر کرابێ ئەگەر زانی بێتم اختصاصی خۆمە ئیلا مداخەلەم کردووە و قسەم کردووە و پێشنیازی خۆم هەوە لە ناو هۆڵی پەرلەمانە
یعنی وەکو بڵێ بە ساکیتی سڵمون بکوم من عمیون دانیشتوم کە مداخەلەم نەبێ و قسەم نەبێ لە ناو هۆڵی پەرلەمان لە لیژنەکانی خۆشمە لە دوو لیژنە من لە لیژنەیەکە جێگری سەرۆکی لیژنەم و لە لیژنەیەکیشا ئەندامم لە لیژنەکەیشا بە هەمان شێوە مەگەر عوزرێکی زۆر شەرعی و یاسایی گەورەم بوو بێ ئینا لە هیچ جەلسەیەکە نەوەکە من غائب دکتۆر لە ئەوقاف چیت کردو لە ئەوقاف ئێمە وەکو وتمان بەڕاستی ئێمە وەکو کاکسۆران ئاماژەی پێکرد ئێمە ماوەیەکی زۆر کەم مەودای ئەومان میش باسی ئەو ماوە کورتاکەم ئەو ماوە کورتە لە لیژنەی ئەوقاف بڵێن بنمونە لە لیژنەی ئەوقاف ئێمە کۆمەڵە پرۆژەیەکی زۆر باشمان هەبوو بۆ ئەو لایەنەی خۆمان بۆ لایەنی ئەوقاف بۆ ئیسلاح و چاکسازیکردن لە ئەملاکی ئەوقافە کاکدانا وەزارەتی ئەوقاف دەوڵەمەندترین ئەتوانم بڵێم وەزارەتە لە ینی هەرێمی کوردستانە کە مڵکی زۆر بەناوە کە مڵکی زۆری بەناوەیە بەڵام گەندەڵیەکی بێشومار هەیە لە وەزارەتی ئەوقاف یعنی ئێستا طبعا زیاتر تەرکیز ئەکرێتە سەر نەوت طبعا ئەمە حەقی خۆیەتی بەڵام خۆزگە حملەیەکی گەورەتریش بکرا بۆ لایەنی ئەوقاف کە چەند مڵک و سەرۆت و سامان هەیە یعنی ئێستا بۆ وێنە لەم شاری سلێمانیا مڵکی ئەوقاف هەیە لەوانەیە بایی ینی ئەگەر بخەمڵێنێ بە دۆلار بە دەیان ملیۆن دۆلار ناکردێت چیتان کردوانە ئێمە پرۆژە و بەرنامەی باشمان هەبوو کە ئەوانە هەمووی ساغ کرێتەوە بەڵام بەداخەوە طبعا ئەوانە بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێت مامۆستادان ئەوان بەرنامەی مولی سێک بۆ 4 ساڵە بەرنامەمان بۆ 4 ساڵ و ئێمە کاری باشمان لەسەر ئەو جەمسەرانە کرد کامی باشمان لەسەرەوە کرد کە مزگەوتەکان پەیامی خۆیان بە تەواوەتی بگەێنن پەیام و ڕیسالەی مزگەوت بگەێنن دەوترێت لە حەج و عەمەل تەنانەت جۆرێک لە گەندەڵی هەبوو لەوەیە چیتان کرد بۆ نمونە یعنی ئەگەر على سبیل المثال ینی نمونێک بینەوە من لەم خولەی پەرلەمان لەماوە ئیشکردنمانە من یەک جار بە وەکو نوێنەری ڕسمی پەرلەمانی کوردستان ڕۆشتومەتە دەرەوە و ئیفات کراوم توانیومە بە فەزلی خۆی پەروەردگار لەگەڵ یەک دوو هاوڕێم لە هاوڕێ سەفەرەکانمانە 1,800,000 دۆلار لە یەک ئوتێلاکە ساڵی پێشووتر گیرا و بیجێڕینەوە لە نەدرێت بەگرتنی ئوتێل هەڵبەتە زۆر باشە لە پێشمەرگە وەکو نوێنەری کۆمەڵی ئیسلامی تۆ لە لیژنەی پێشمەرگە چیت لە وەزارەت لە لیژنەی پێشمەرگە طبعا ئەو لیژنەی ئێمە ئاوا بۆ زۆرەیە لیژنەی پێشمەرگە و شەهیدان و زیندە ئەنفال طبعا شەهیدان ئەو ئەنفالیش شەهیدانیش ئەگرێتەوە زیندانیانی سیاسی و جینۆسایدیش ینی ناوەکەی زۆر یەک نمونەم پێ بڵێەوە جا بە عەرز دەکەم ئێمە بەڕاستی هەر لە سەرەتاوە لە بەرەوە لیژنەکە کاری زۆر بوو هاتین دابەشمان کرد بەسەر خۆمانە من بە زۆری کە کارم کردبێ بە زۆری لە تەمەن لە جەمسەرەکانی تریش هەر ئیشم کردووە بەڵام بە زۆری لە بابەتی شەهیدانە لە جەمسەری شەهیدان لە بۆ پێەیە کە خۆم کەس و کاری شەهیدان ئەوانە بووم حەزمە کرد ئیشکەم ئێمە لەو ماوەکەمە کاری زۆر باشمان کرد یەک نمونە بۆ وێنە یاسای تاقانەکان هیچ مافێکیان نەبوو لە دوای وەفاتی خۆیان کە خۆی تاقانە بوو لە ئەنفال کە خۆی تاقانە بوو لە کیمیاباران لە دوای وەفاتی خۆی ئیدی هیچ مافێک نەبوو بۆ مناڵەکانی زۆر باشە مەسەجەکە یاسایەکمان دەرکرد بە ناوی یاسای مافی تاقانەکانەوە کە بەڕاستی مای خۆشبەختی بوو بۆ تاقانەکان و ئێمە لە بەرنامەمانە هەبوو کە یەک یاسای گرنگ دابنین بۆ بە ناوی ماف و ئیمتیازاتی کە سوکاری شەیدان و کە پێشتر هەبوو بڕیارماندا بوو کە ئەو یاسایە هەر لە سەرەتاوە لە تعریف و گۆڕانکاری بەسەرا بکەین باشترین یاسا بۆ خزمەتی کە سوکاری شەهیدان دەرکەین بەڵام بەداخەوە ئەوانەی کە دوژمنی خوێنی شەهیدانە نەیانهێشت دەستخۆش کاک سۆران لە دوو لیژنەی گرنگ ئەندامی تو لە هیچێکیشان سەرۆکی لیژنەی قسەیەک سەرنجی ڕاکێشام وتە هیچ کەسێک لیژنەی مافی مرۆڤی نەویستووە وەکو بڵێ بە گرنگ نەزانراوە بەڵام وەگە بیستین و ئەبینین بە بەردەوام لەسەر شاشەکان لیژنەی مافی مرۆڤ سەرۆکەکەی حزوری هەیە و لەسەر پێشەرکاری لە مافی مرۆڤ قساکە ئەگەر جەنابیش بە کورتی لەو دوو لیژنەی هەیە چیت کردووە بەچیەوە شانازیەکەیت وەکو خۆت وەکو فراکسیۆنەکەت من مامۆستادانە لە پرسی مافەکانی مرۆڤ هیچمان نەکرد بێ ئەوەمان نیشاندا کە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی هەیە ئەم لیژنەیە مافەکانی مرۆڤ بە گرنگ وەردەگرێ و لەسەر هەموو پێشێلکاریەکان بەدەنگاتوین و کاری جددیشمان کردووە دۆسیەکان هەمووی لە لیژنەی مافەکانی مرۆڤ پارێزراوە لەسەر گرتن ڕفاندن زیندانی ئەشکەنجەدان
سەر هەموو ئەو پێشێل کاریانەی کە هەن توانم بڵێم بۆ یەکەم جار بوو کە وامان کرد بزانرێ کە خەڵک لەژێر چە هەڕەشە و تەعدا و هەڕەشەیەکی ناموسە دانپیانانی پیاوەرە گیرێ و وامان کرد کە خەڵک لە کوردستانە ئەمەلێکی بۆ دروست بێ خەڵکێک هەیە بەرگری لە مافەکانیەکە لە قەزەی داراییە ببوور هە لەسەر مافر بابمینەوە هیچ کەیسێگەیە گەیشت بێتی بە نەتیجە لەگەڵ یا بنمونونەکە حیزبەکەی خۆت نوێ نەرایەتەکەیت چەندین بێسەر و شوێن ڕوفێنراوی لەلایەن دەسەڵاتدارانەوە. بەڵێ دۆسیی بێسەر و شوێنەکانێکێک بوو لەو دۆسیانەی کە کارم لەسەر کرد و یەکێکیشە لەو بەڵێنانەی کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە تەنها بەڵێنە کە بە تەحدید داومە وتومە ئەوانەی کە شەو ڕۆژیان لە جەژنا لە بەردەم پەرلەمانە کردوتەوە و باوکو کوڕ و کەسەکانیان چارە نووسیان دیار نییە بەڵێن بێ دەنگیان و دەستیان بگەێنمە قورگی ئەو دەسەڵاتەوە ئەو جووەکە ڕێی دەسەڵات. بۆیە لەم خولا بە دوای و دۆسی ئاچووم و نامم بۆ وەزیری ناوخۆ نار وەزیری ناوخۆ بەڵگەی ناردەوە کە ئەڵێ فەرموکاری یاسایی بۆ شەهیدانە و بۆ نەمانیان بکەن. ئەو بوو لە کاردانەوە خۆپیشاندان لەبەر پەرلەمان کرا کە سوکار و خانەوادەکانیان ڕازی نەبوون بەوەی کە ئەمانە نەمابن لە ژیانە. گەیشتینەوە قەناعەتەی بەڵێ بێسەر و شوێنەکان هیچ شەڕی ناوخۆ هەمووی نا بەڵام لە دوای ئەوە بەشی زۆریان ماون و لەم زیندانانن کە پێی دەوترێ زیندانی نهێنی دەستگا ئەمنیەکانی یەکێتی و پارتی. بۆیە ئەم دۆسیەمان زیندوو کردەوە و ئەم دۆسیە لایەزار بەردەوامە لە ناوخۆ و لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش دۆسیەیەکە کە قورس لە سەیران کەوتووە و چوومە یەکێک لە زیندانە نهێنیەکان بە ماوەی چەند کاتژمێرێک ئەو زیندانیان گواستەوە لە چیای سپیلک. بۆی هەر بە شوێن ئەو دۆسیەوە بەردەوامین. خۆت و کۆمەڵی ئیسلامی سەربەرزن لەو لیژنەیە؟ وەڵا جا ئەوە ئەبێ خەڵک شایەتیمان بۆ بدا. باشە با پرسیارەکە وا بکەم مرتاحیت هەستەکەی زەمیرت مرتاحە لە ئیشکردنە وەکو سەرۆکی ئەو لیژنەیە؟ ویژدانم ئاسوودەیە کە ڕەنگە بەرامبەرەکان وتبێتیان هەڵەیەکی گەورە ئەوە بوو کە ئەم لیژنەماندا بە کۆمەڵی ئیسلامی و من بۆ خۆم چەند بەرپرسێکی باڵام بینی کە وتی لە ناو حکوومەت لە دەستگا ئەمنیەکان وتی ئێمە نیگەران بووین وتمان چیتان کردووە چۆن لیژنەیەکی وادەن بە کۆمەڵی ئیسلامی و فڵان کەس سەرۆکێتی. وەزیری ناوخۆ پێی وتمە جاشتی خراپ مەکەن و با ئەویش بەهانەی نەبێ قسەتان لەسەر بکە. لیژنەی دارایی لە لیژنەی دارایی من بە کۆی گشتی کاک سۆران تۆ هەندێک لە هاوڕەکانی تر لە فراکسیۆنەکانی تر بە بەردەوام لەسەر شاشن کۆمەڵێک ژمارە ئەڵێن بە ژمارە قساکەن قسەی خۆتان نییە لەسەر گەندەڵی و لەسەر ئەمانە بەڵام لێرە و لەوێ باز لەوا کرێکەوەم ژمارانە دقیق نینتیایە هەل لە خۆتانەوە ئەیڵێن بەس خەڵکی پێهانەیەن حەزەکەمە لێرە دەرفەتێک لەسەرەوە بکەیت خۆمان ڕێکی خەین خۆ شیعر نییە. ماوەستادانە ئێمە بەو ژمارانە تەحەدای گەورەمان کردووە لەگەڵ حکوومەتە لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەت لەگەڵ لایەنەکان کە لە حکوومەتیش بێهیوا بووین چاکسازی بکە و بە حەقیقی بێتە پای چاکسازی هاتین ئەم داتایانە و کۆی داتاکانماندا بە حیزبەکان 3 مانگە لایەنە تمان دراسی بکەن ئەوە بەڵگەکان ئەگەر دامان بە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی پارتی ئەو یەکێک لەو حیزبانە و خەڵکی ناوە حیزبانە بۆیان بردبوون. بۆ خۆتان نەتان برد لەبەر هەمووی لەسەر ئەوانە زۆرینەی لەسەر ئەوانە و ئەوان کردویانە پێمان وتن چی ڕاز نییە پێمان بڵێن و ئەگەر نا ئێمە دوای قسەی لەسەرەکەی بەڵام 3 لایەنەی تر لەسەر ئەو ڕاپۆرتانە هیچ خوێندیانوتیان کارە ساتە وتمان فعلا ئێمە ناومان ناوە مەرگە سات تیان دەستان خۆش بێ زۆر تەواوە زۆر چاکە. ئێوە بە چ مەبەستێ برتان بۆ لای بەم بەبەستی ئەوەی کە ئەمانە وەزیریان هەیە لەم حکوومەتە فەرموو کاکە بێ بە وەزیرەکەت بی بە بۆ ئەنجومەنی وەزیران بڵێ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت ئەم فەزاحەتانە چییە؟ هیچ لەو 4 لایەنە بردووانە نازانمە بێ ئەوان جواب بنەوە ئەوەی بەدووادا چونتان بۆ نەخێر هیچ هەڵوێستێکیان نەبووە. ئێمە بەرپرسین لەوانەی وتومانە بەبێ بەڵگە هیچمانەوە تۆ ژمارانە هی ئێمە نین هی خۆیانن و بەو ژمارانەش دادگاییمان کردوون ئەگەر وانە
یەک جوابی داینەوە ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەم جارە هێزەیەنینە سەر ماڵەکانتان. خۆ چەندین داوامان لێکراوە کە هێواشی کەین بێدەنگ بین، زروفی شەڕە چییە، بەرپرسانی باڵای ناو حکوومەت ئەوانەی کە جوابی خەڵک نادەنەوە لە ژێرۆ بە ئێماڵن ئەگەر ئێوە پشتیوانمان بن، ئەگەر ئەوەی ئێمە بە کەوچک کۆیەکەینەوە ئێوە بە خاکە ناستێکێ دەنوانەکەن خەڵکی جواناکە. بەڵام ئێمە نوێنەری خەڵکی من پێم وتون بە جێگری سەرۆکی حکوومەتم وتووە ئەو هاوار و ناڵەیی خەڵک کە من نوێنەریم دەگا بە من بە تۆ ناگاوە ناشێڵن پێت بگا وی مە تێک نەچون کەینە سەر شاشە هاوارەکەین خۆی مە باسی ژیانی شخصی خۆمان ناکەین مە دیفاع لە خەڵکەکەین چکە نوێنەری خەڵکین. بە کۆی گشتی لەو ماوەی لە پەرلەمان بووم چکە من هەر لەو لیژنە نەبووم، زۆر جار کارم لەگەڵ لیژنەی پەروەردە کردووە، کارم لەگەڵ لیژنەی پێشمەرگە کردووە. من خات و شکورێکە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە لە پشتمەوە دانیشتە بوو. ئەو ڕۆژەی کە قسە کرا لەسەر پێشمەرگە وتیان پەرلەمان ناتوانێت بڕیار بدا، وتی کاک سۆران بۆ ئێمە بڕیار نەنووسینەوە و پێشکەشیکەین. وتم زۆر باشە من پێی هەڵەسم. بڕیاری ژمارە 19 پەرلەمان کە یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و باشکردنی ژیان و گوزەرانیان بەندە نووسیوێتی لەسەر پێشنیاری ئەندامێکی تری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو خۆی بوو بە بڕیار چێ جێبەجێی ناکەوانی کە هێزی حیزبیان هەیە. مەبەستانە خەڵک گەرمکن لە دەسەڵاتیان ئەتانێت خەڵک هۆشیارکەنەوە بڵن ئەما گوزەرێت. ئەمیز ئەوە بۆ تەواوکەم ئەوان شنگالیان تەسلیم کرد ئێمە کەیسەکەیانمان بر بۆ دادگای لاهایی. من مدعیم لەسەر تاوانەکان و جینۆسایدەکە لەبەرەوەی من و ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نەسایانەوە کەیسی جینۆسایدی شنگالیش لە دادگای لاهای لەسەرەوەی بە ناوی منەوەی وەلاینێن. ئێمە بەو داتا و ئامارانە نامانەوێ دۆخینە ئارام دروستکەین چکە نەتیجەی داتا و ئامارە خراپەکانی گەندەڵیە دۆخی خەڵکی خراپ کردووە. نەگەڵ قسانەی ئێوە لەسەر نەخێرە و قسانەی ئێمە بۆ ئەوەی خەڵک بزانێت چی دەگوزەرێ، خەڵک بزانێت چەند زوڵمی لێکراوە، چەند دزی و تاڵانی لە وڵاتە کراوە. لە کۆی گشتی کارەکانم 250 دۆسیەی تحقیقیم لەسەر حکوومەت هەیە. یەک جانتای گەورەیە بەشێکی ئەو دۆسیانە لە دادگاکانە لە دادگای نەزا هەیە لە داواکاری گشتیە و یەکەمین وەزیرێک لە تەمەنی پەرلەمانی کوردستان لە 4 خولا ئیستیجواب کراوە وەکو ئەوەی کە لە بەغا کرا بەرامبەر وەزیری دارایی و دیفاع ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە بەندەیە کردوێتی ئەویش هی ئاشتی هەورامیە. ئەو ڕۆژەی ئیستیجوابی ئاشتی هەورامی چوو بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران وتی تر من نایەڵم وەزیر بێ بۆ پەرلەمان. یەکەمین وەزیر کە ئیستیجواب کراوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەندە کردوێتی. زۆر باشە. دکتۆر کاتم زۆر کەماوە ئەبێ هاوکاریم بکەیت لەوەی کە بە گوشراوی وەڵامەکانم بیتەوە. باست لەوە کردوت دەستمان برد بۆ زۆر بابەت بۆن لەوانە کە عەرشی دەسەڵاتی دەرزان. هەز ناکەن هەڵەیەکی زۆر گەورەی و مێژوویتان کرد بە دەستبردتان بۆ کورسیەکەی سەرۆکی هەرێم خەڵکتان وەک ئەوترێت بێموچە کرد، بێژیان کرد، بێ حکومەت کرد، بێ پەرلەمان کرد، ئەو ئێوەی پەرلەمان لێ بەرپرسن. ئەمە لە بینی دوو قەوسا قسەی بەشێک لە هاوڵاتیانە. خۆی لە ڕاستیدا ئێمە ئەگەر دەستبردنمان بۆ یاسای بزەبت بە تەحدید سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو بێتە مای ئەوەی کە جەنابەت فەرمووت بۆ برەوتم خەڵگەڵە. بەڵێ ئاخر ئەوەی کە خەڵک ئەڵێ پێم وایە کارێکی زۆر زۆر باشمان کرد لی پەشێمان نین. هەم بۆ بەردەمی خوای پەروەردگار لە قیامەتە وەکو مەسئولیەتێکی قیامەتی هەم بۆ بەردەمی خەڵکیش بۆ لەبەر ئەوەی محتەوا و ناوکرۆکی ئەو خەڵکەمان دەرخست بۆ خەڵک. چونکە ئەوان 25 ساڵە پێش 25 ساڵی حکومڕانیان 60 ساڵی خەباتیان کە ئەنفالیان بەسەر کورد هێنا، کیمیابارانیان بەسەر کورد هێنا، شۆڕشێکی خوێناوی دەریای خوێن ڕژا ئەم کوردە تاکو بوو بە خاوەنی پەرلەمانێک و کیانێک و هەرێمێک و قەوارەیەک مێشکی خەڵکیان پڕ کرد لە باسکردنی دیموکراسیەت، لە باسکردنی مافی مرۆڤ، لە کوردایەتی هەموو شتێکیان بە ئێمە ئەفرۆشتەوە. بەڵام بەوەی کە ئێمە دەستمان بەر بۆ کورسیەکەیان دەستمان بەر بۆ کارێکی یاسایی محتەواکەیان دەرکەوت، ناوکرۆکەکەیان دەرکەوت کە نەک دیموکراسی نین لە هەموو کەس دیکتاتۆرترن. لی پەشیمان نین؟ لێ پەشیمان نین لەبەرەوە بەکارێکی شەرعی ئێستا بچنەوە پەرلەمان ڕۆژێک لە ڕۆژان بچنەوە پەرلەمان لەم خولەیە لەسەر هەمان بابەت قسە ئەکەنەوە و دانیشتنەکانتان و یاسا ئەوکەن. من وەکو خۆم
قسە ئەەکەم پرسیار لە خودی خۆمەکەی پێم وایە فراکسیۆنیش لەوانەیە هەر قەنەعەتم وایە هەر وایە بەس پرسیارەکە لە خۆمەکەی من بە هیچ جۆرە لێی پەشیمان نیم و ئەگەر کار گەیشت بێتە ئەوەی کە لەسەر ئەو بابەتە ڕۆحی خۆشم دانابێ خوێنیشم ڕژا بێت لی پەشیمان باشە کۆمەڵی ئیسلامی تەداخولەکات لە کاروباری ئەوە ئێوە زۆر گلەیتان هەبوو لەوەی حیزب تەداخولەکات و قوڕگی گرتو و چی کردوانە کۆمەڵی ئیسلامی یەکێکە لەو حیزبانی تەداخولەکات لە هەموو کاروبارێکی پەرلەمانتاری ئەوە نەخێر ئەوەی کە ئێڵێن بە سادقانە ئێڵێن کۆمەڵی ئیسلامی ئەمە لەوانەیە زۆر جار دەستمان برد بێ بۆ هەندێ بابەت لەوانەیە هەندێک قسەمان کرد بێ هەندێکمان بڵێ زۆر تون بوو بین بە حقیقت تاکو ئێستا ئەوە شتێکی وان نەبووە کە شایستی باسکردن بێت. وەک دوا پرسیار دکتۆر هەورامان گەچێنەی پێش بوون بە ئەندام پەرلەمانی چه ئیمتیازێکت هەبوو چیت هەبوو لە سەروەت و ژیان و ماڵ و مڵک لەگەڵەوەی کە ئێستا ئەندامی پەرلەمانی ئەو ئیمتیازانە لە ڕووی ژیان لە ڕووی هەموو بابەتێک چییە کە ئێستا گۆڕایی بەڵام زۆر بەکورتی گەورەترین شتێک کە شانازی پێوە کە بۆ بەردەمی خۆی ڕەب العالەمین بۆ بەردەمی ئەوانەشی کە متمانیان پێداوم ئەوە وەکە خۆم نەفرۆشتووە بە هیچ کەس ئەگەر ئامادە بوومە بۆ ئیمتیازات خۆم بفرۆشتایە بە وەزنی خۆم دەفتەرە دۆلاریان پێدا بە وەزنی خۆم بەس ئامادە نەبووم بەڕاستی ژیانە دەرۆک و ژیانی پێش پەرلەمانتاریە بە ئارزەکەم وە لە مقابلی هەندێک شتا چەندین جا لەلایەن دەستگای زۆر حساسەوە وتویانە وەرەقەی سپید و ئیمزا ئەکەین هەرچی شتەوێت لەو دنیای ئەدەینێ بە مەرجێک لە داخوازیەکی ئەوان لە پەرلەمانی کوردستان لە ئاسی داخوازی ئەوان نابین سوپاس بۆ ڕەب العالەمین لە سەدا یەکەکەش بکە بە 100 بەشەوە یەک بەشیش بە هیچ جۆرە وەڵامدانەوەمان نەبووە ئەلحەمدولیلا کە خۆمانمان نەفرۆشتووە بۆ بە تەحدید بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابیش پێش ئەوەی بم بە ئەندامی پەرلەمان خاوەنی خانی خۆم بوو خاوەنی سیاری خۆم بووم خاوەنی پارەی خۆم بووم خاوەنی ئەرزی خۆم بوون و هەروە هاوکاری خەڵکیشم زۆر کردو ئەوانەی کە لە لێمەوە نزیکن شایەتیم بۆ ئەدەن ئەوە برای بەڕێزم کاک سۆرانە بە شاهید گرتوومە بۆ دنیا و بۆ قیامەت لە سەرەتای بوونمان بە ئەندامی پەرلەمان هەتا 5 مانگ من لە ڕقم حسابەکەی خۆم لە بانقی قەڵات معاشم وەرنەگرت ئەوەی کە دانرابوو بۆ کۆمەڵی ئیسلامی ئەم گێڕایەوە ئەوەی خۆشم وەرنەگرت کاک سۆران پرسیایی لێکم وتی باشەوە تۆ بۆ معاش وەرناگری تم بۆ ئەوەی تۆ بزانی سبێنە شایەتیم بۆ بەی کە من پێویستیم بۆ پارەیەنێکە ئێستا لە بانقی قەڵات. کاک سۆران هیچ کاتم نەماوە ناچارم ئەپێ زۆر بە کورتی تۆش وەڵام بیتەوە پەشێمانین لەوەی دەستان برد بۆ کەیسی سەرۆکایەتی هەرێم و خەڵکتان بەم دەردەبرد وەک ئەوترێ ئێمە لە خۆمان و دەستمان بۆ پرسە نەبردووە پرسێکی قانونیە 19 ئاب ویلایەتی سەرۆکی هەرێم کە 2 ساڵ درێژکرابەوە تەواوە بوو خۆ ناکرێ بڵین هەقمان نییە و لە خۆمانی لادەین یەکێ چاکیکان پرسە پرسێکی قانونیە ئەخۆ ئەگەر دەستمان بۆ نەبردایە چیمان بکردایە بۆیە دەست ببردنی دانیشتن دەستی بۆ بنەوە ئێوە کێشەیە هەتا حەل نەکرێت چی لێ بکەین خۆ کاک مەسعود نابێ هەر بە نایاسایی سەرۆک بێ ئێوە خەمە بۆ کاک مەسعود کە لە هەرێمێکە سەرۆکێکی ناشەرعی نابێ هەبێ و پەرلەمانێکی پەکخرا و حکوومەتێکی فلیجە بێ هەمووی چاکەی بابێنستەر ژیانی تۆ سۆرا عومەر ڕۆژنامە نووس بوو چالاگوانی بواری چالاگوانی کۆمەڵگەی مەدەنی بوو لەگەڵ ئێستا کە پەرلەمانتاری ژیانت چی گۆڕا چونکە خەڵک ینی ئەوانەی کە ئەچنە پلە و پایە بەڵین وەزیر و پەرلەمانتاریانەوە ینی دایما پرسیارانیان لێ یەکرێ چیت گۆڕاوە وەڵاهی مامۆستادانە ئێمە ئەوەی کە نەگۆڕاوە مەبدە و قەناعەتمانە وەکو کاک دکتۆر وتی ئەگەر بگۆڕاینایە ئیمتیازات بە شوێنیا بڕۆشتینایە تەنها بێدەنگ بووینایە ئەوە حسابی خۆمان لە ڕووی مادی و گوزەرانەوە نەئەزانی من هیچ سەفەرێکم نەکردووە ئەگەر زۆر شانازی پێوە نەکەم بۆچی کردومە لە کاتێک ئاتوانی هەمیشە لە کەیف و سەفا و هاتوو چۆیابی و هەرچی خراپێتە بەردەستمان لە بەرامبەر تۆقاندن و ئیغراکردنە هیچیمان نەگۆڕیوەتەوە بەو هەڵوێستانەی بەو مەبدەئەی بەو بەڵێنەی بە خەڵکی کوردستانمان داوە بۆی سەرمان بەرزە کەس ناتوانێت بڵێ نە دینارێکمان پێداون و نە شتێکیان هەیە بترسن بۆ ئەوەی باز نەکرێ بێدەنگ بن ئەوەی تا ئێستا هێناومانە من بۆ خۆم هات نەماڵەکەم پێشنیاری کۆمپانیایەکی وەهمی نەوتیان بۆ کردم
بۆ خۆت یا بۆ کۆمەڵی ئیسلامی؟ بۆ خۆم بەس باسییان نەکەم. مانگی ملیۆنێک دۆلار قازانجە ئەوانەی کە باسییان هەیە لە پرۆسەی نەوتی و لە پرسی نەوتە. زۆر باشە کاتم بەڵام دواوتە بەڵام ئێمە عهدێکمان لە بینی خۆمان و خوای گەورە و ئەو دەنگدەرانە و خەڵکی کۆمەڵی ئیسلامیە هەیە کە ئەی بینەوە قیامەت ئەو بەڵێنانە بۆ ئەو شتانە لە ژیانی ئێمە تەئسیری نەکردووە. دواوتەشم ئەگەر لێم وەرگری کۆمەڵی ئیسلامی لە خودی مامۆستا عەلی باپیر هەتا خوار پشتیوانمان بوون، هاوکارمان بوون، بۆیە وەکو حیزب و وەکو فراکسیۆن بەسەر بەرزانە هێناومان. دەستخۆشەکە بۆی نەبێ بە فەرق یەک دێڕ وەک دواوتە. وەڵاهی من وەکو دواوتەم ئەوەیە کە لە ڕاستیە ئەگەر وەکو کەسێکی ئیسلامی قسە ئەەکەم ئەمەیان لەبەرەوە خەڵکی ئیسلامی زۆر تەحەفوزەکە لە پەرلەمان و دەنگدان. ئەگەر جاران بوونی خەڵکی ئیسلامی خاوەن مەبتەئی بەهێز بە سنتم زانی بێسە بە فەرزی ئەزانم. دەستخۆش هەر یەک لە بەڕێزان دکتۆر هەورامان گەچێنەی کاتم نەما ببوورە کە بەشدار بووی لە بەرنامەی خزمەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ، هەروەها هاوڕێی سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ. بێگومانە بێ خەڵک شایەتی بدات لەسەرەوەی کە ئێوە وتان و ئەو خزمەتانی کە کردوتانە. بینەرانی عەزیز و خۆشەویستان، نوێنەرێکی دیکەی کۆمەڵی ئیسلامی لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت هەموو لایەک بەخوای گەورە سپێرین. کوردستانێکی ئاوادان و ئارام بۆ هەموو لایەک. خواتان لەگەڵ.